ئەوەی کوبەکە ئێستا بەناوبانگە لە ئێستادا کوبا خڕ و خۆڵە تۆرە تامیکە کاکە من ناوم عەبدوڵڵا وشای ئیسماعیلە ناساوم بە شێخ عەبدوڵڵا کوبە دەفرۆشین لە سەد زادەی کۆڕنیشی ماوەی 5 ساڵە خەریکی ئەو فرۆشتنین لە سەد زادەکەی بەخۆشم لە جێتکە ئیشم کردێن تقریبان 10 ساڵەوە ئیشی منە کوبە زۆر زۆریە ئەمە جارێ لێکوانە کوبەی ساوارمان هەیە لەگە کوبەی برنج کە ئەو دووە باوە شتێت کەشمانەیە بابەتکە وەکو بۆڕێک شاو مەشمانەیە و بەرگرشمانەیە بەڵام زیاتر بێتەوە کوبەکان زۆر نوع کوبە هەیە ئینشاڵڵا لە داهاتوودا کوبەی سەرڕۆژووی دێنین کوبەی ئەو بابەتانە دێنین کە کوبەی زیاد دیارە لە ناو خەڵکی تامیان نەکردووە دەورانەکە من ڤیدیۆیانم دەکرد کە پێشتر لە تیکتۆشی ئەو ڤیدیۆیانم دەکرد لەبۆ کەسابەتی خۆم کردیتم ئەم گۆرانیە من لە پێشترێش کە ڤیدیۆی قەدیمم مایە گۆرانیم گوتیە و ئەو ڤیدیۆیش کە بوو بە ترێند گوتم وەچی کوردەشی بابەشداری بکەم لەناو ئەو ڤیدیۆی کوردمە و لۆ نەتوانم ڤیدیۆیش بکەم وانەیەوەشی ئەو دەورەکان کە کردیتیان هەموو ترێندیان کردیتەوە دووبارەیان کردەوە بەڵام منش گوتم بە دووبارەیکەمەوە ئەوەی کوبەکە ئێستا بەناوبانگە لە ئێستادا کوبا خڕ و خۆڵە تۆرە تامیکە بزانە چۆن و چۆڵە ئەوی دیشم لەبیر نەما لە بۆی زۆر کەونە ڤیدیۆیەکە بەڕاستی